پارە دەدەین باجمان لێ دەسێنن بەڵام مافی دەنگدانمان نییە. ئەمە وەزعی 3,500,000 کەسە لەو بەشێک لەو هەرێمانەی کە سەر بە ئەمریکان و مافی دەنگدانیان نییە لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا. هەر یەک لە هەرێمەکانی پۆرتۆریکۆ، گوام، دورگەکانی ڤێرجن، دورگەی ماریانە، ئەمە ئەو شوێنانن کە مافی دەنگدانیان نییە و هاواریان لێ بەرزبووتەوە لەوەی کە بۆ ناتوانن لەم هەڵبژاردنەی سەرۆکایەتی ئەمریکادا دەمدەن لە کاتێکدا ئەوان باجی فیدراڵی دەدەن و پارە دەدەنە حکوومەتی فیدراڵی، ناتوانن سەرۆک هەڵبژێرن و دەڵێن سەرۆکی ئەمریکا سەرۆکی داهات و سەرۆکی ئێمەشە. پۆرتۆریکۆ ئەو شوێنەیە کە بەهۆی گۆرانی بەناوبانگی دیسپاسیتۆ کە ئێوە دەزانن چەندە ناوبانگی دەرکردووە ناوی دەهێنرێت. لە ساڵی 1961 لێرە ئەم واشنتنی پایتەختە مافی دەنگدانی پێدرا، لەوە پێش نەیانەتوانی ئەمانیش دەنگ بدەن، بەڵام ئەوە نەبێت دەنگەکەیان وەکو خەڵکەکەی دەڵێت زۆر گرنگ بێ. لەبەرەوە تەنیا واشنتنی پایتەخت تەنیا 3 کورسی دەستەی هەڵبژاردن پێک دێنرێ بۆ دیاریکردنی سەرۆکی داهاتووی ئەمریکا. بۆیە بەڵام کە مافی دەنگدانیان پێدرا لەو کاتەوە دانیشتوانی ئەو هەرێمانە دەڵێن دەبێت ئێمە شوکو واشنتن مافی دەنگدانمانە بێ، لەبەرەوە هاوڵاتی خۆمان با وڵاتی ئەمریکا دەزانین و باج و ڕسومات دەدەین بە حکوومەتی فیدراڵی. لێرە لە واشنتن کە 3 ئەندامی دەستەی هەڵبژاردننی هەیە، خەڵک ناڕازین لەم هەڵبژاردنە و دەنگەکانیش بە بێ ئەهمێت ناودەمەن، لەبەر ئەوەی کاتێک دەنگەکانی ئەم ویلایەتە یاخود واشنتن حساب دەکرێت کە دەنگ لە ویلایەتەکانی دیکەی ئەمریکا یەکسان دەرچێ، ئەو کاتە ئەم 3 ئەندامەی ئەمریکا کارا یاخود واشنتن کارا دەبن. بۆیە من تێبینی هەندێک شتم کرد لە واشنتن، تێبینی هەندێک سیارم کرد کە لەسەری نووسراوە ئێمە باج دەدەین بەڵام دەنگەکانمان هیچ قیمەتێکی نییە.